سڵاوتانە ببینەرانی خۆشەویست، ئەو کاتتان باش باسی پێست دەکەین بە شێوەیەکی گشتی و هەروەها فیلەر و بۆتۆکس کە هەمووتان پێویستانە بیزانن. بێگومان زانستی پێست زۆر پرسیار هەیە کە بکرێتن و وەڵام بدرێتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی چەند شتێک باز دەکەین بە میوانداری دکتۆرە سەرگوڵ سپۆری پێست و جوانکاری. لەگەڵمان بن. دکتۆرە زۆر بەخێر بێت. سپاس، سەلامەت بێژی. دکتۆرە لە سەردەمی ئێستادا سوشیال میدیا زۆر باوە. لە سوشیال میدیادا سەدان ئامۆژگاری و بەرهەم هەن کە بۆ گرنگیدان بە پێست، بەڵام هەندێک خەڵک هەیە سەری لێ تێکچۆ بەڕاستی، ینی نازانێت چی بکەن، بۆ نمونە ئەمە باشە، ئەمە خراپە، یاخود ئەمە ڕاستە یان ئەمە هەڵەیە. پێم خۆشە پێشەوە بچینە ناوەڕۆکی بابەتەکە، ڕۆتینێکی پێستم پێ بڵێ کە گرنگی هەبێت بۆ پێست. سپاسان دەکەم. سەرەتا یعنی گەربین باسی ڕۆتینی پێست بکەین، ئەمە ئەکید مەبەستان ئەو بەرهەمانەیە کە ئێستا بەکاردێن لەو ماوانەی دوایدا زۆر ئیدیەوە بووتە باو ئەو ڕۆتینە بۆ پێستت بەکاربێنە، ئەوە ئیدی چەندەها بەرهەم هاتیتە بازار و چەندەها کەسیش پەیدا بووە ئەو ڕۆتینە بۆ خەڵک دادنێ ئەوە بەکاربێنە. بەڕاستی لەوانەیە ئەوە هەندێک جار زەرەر بە پێست بگەین ئەگەرە تو زیادە ڕۆی بکەی لە بەکارهێنانی ئەو بەرهەمە جۆرا و جۆرانە. بۆیە سێ شت هەیە کە زۆر گرنگکە لە ڕۆتینی پێستت بەکاریان بێنی، ئەویش غسولێکی تایبەت بە پێستت و کرێمی دژەخۆر کە زەڕورە لە بۆ هەموو کەسێک، بەس گونجاو بێ لەگەر جۆری پێستی و شێدارکەرەوەیکی گونجاو جا پێستت وشکە یان چەورە، هەردوو حاڵەت پێویستە شێدارکەرەوە بەکاربێنی. زیاد لە حەد لەو سێ بەرهەمەی کە باسم کرد ئیدی ئەویدی کە دەوەسێتەوە سەر ئەگەر کێشەکی پێستت هەیە دەتوانی شتێکی بۆ بەکارێنی کە کێشەکەت بۆ چارەسەر بکەنە ئیدی لۆ بە هەموو کەسێک زۆرورە ئەنواع سیڕەم و ئەنواع پرۆدەکت بەکاربێنی. بەڕاستی ئەوان هەندێک جار لەوانێ تووشی کێشەت بکە زیاد لەوەی کە سوودت پێ ناگەێنێ. بەڵێ دکتۆرە باسی دژەخۆر کە دژەخۆر لە ئێستادا کە لە وەرزی گەرمادان دەکرێت یان دەتوانم بڵێم پێویستە بەکاربێ و هەروەها لە ڕۆژە هەورەکان دەتوانێت بەکاربێن یاخۆ دەتوان لە ماڵێ بەکاربهێنی. دژەخۆر لە هەموو کاتێک زستان هاوین لە هەموو کاتێک پێویستە ئەسڵەن لە کاتی هەور و جەوی تەمژاوی لەوانێت تەسیری ئەو ئەشیعی سەر و وەنەوشەیە زیاتر بێ لەسەر پێستمان. خەڵگوات تێگەیشتی ئەگەر هەوربی دی پێویست ناکە دژەخۆر بەکاربێنە، بەعکسەوە هەوربی هەتاوبی ئەو ڕووناچیە کە تەسیر لە پێستمان دەکا مەوجودە، پێویستە لە هەموو کاتێکی ساڵ کە دەرچووی دژەخۆر بەکاربێن. لە ماڵەوە ئەگەر لە ڕووناکی نیە لە ماڵت یانی تیشکی ڕۆژ نایەتە ناو ماڵەکەت زەڕور نییە لە هەموو کاتێک، بەس کە دەرچووی زەڕورە بەکاری بێنی. بەڵێ بەرهەمەکان دکتۆرەوانەی کە هەند دەمانەوێت بەکاری بهێنین، با بڵێن گرانبەهاترینەکان کوالیتی بەرزن یاخود ناکەوێتە سەر ئەم لۆ خۆی ئەکید ماوادی کوالیتی باش هەیە و ماوادی تەبیعیش هەیە، ینی گرنگ ئەوەیە کە ئەو پێکهاتەی ینی گرنگ نیە ئیلا سعری زۆر بێجا زۆر باشە، دەبێت بزانیت چی تێدا ئەو پرۆدەکتێک کە بەکاری دەینین. ئەگەر ئەو مادەی کە تێدایە کە زەڕورە لە بۆ پێستت، بۆ نمونە ئەگەر دژەخۆرە ئەو مادەی کە تێدایە کە ینی پارێزگاری دەکا ئەسڵاندەك دژەخۆر هەیە فیزیایی هەر زۆر سعری هەرزانە و پارێزگاریەکی زۆر باشیش دەکا لە پێست، بەس لەوانێ هەندێک جار ڕاوەستانیان لەسەر پێست لە خەزاوانێ پێستیان چەورە جوان نەبێ یان سپیب دیار بکەوێت لۆە ینی ئەگەر نا سعریشی هەرزانە و زۆر ئەو ئیشەی کە پێویستە بیکە بە زیادەوەش دەیکە. نی بۆیە پێکهاتەی مەوادەکان زۆر گرنگە نەک سعرەکانیان بەڕاستی لە پلەی یەکەم. بەڵێ دکتۆر هەندێک کەسیش هەیە کێشەی هەیە لە دیاریکردنی پێستی کە ئایا بزانێتن پێستی چاوریان وشکە، یعنی پێشەوەی بێ بەرهەمێک بەکاربێنێ یەکەم جار کێشەیەوەیە دەڵێ من نازانم پێستم چاوریان وشکە. ئەوە کێشەی زۆر باوە دێن پێیان دەڵێ پێستت جۆرەکە دەنە وەڵا نازانم. عادەتەن جۆری پێست کەسەکە دەبێ ینی قەرار بدە دیاریکردبی جۆری پێستی. بۆ نمونە هەیە پێستی وشکە بەچی دیارە خاصەتەن پاش سەر شوشتن و پاش دەم چاو شوشتن هەست بە برژانەوە و توێژێکی سپی دەکا لەسەر پێستەکەی، ئەوانە کیت پێستیان جۆری وشک و حساسە. پێستی جۆری چەور دایم بریسکەیەک هەیە لەسەر دەم و چاوی، ینی دیارە چەورە ڕژێنیەکانی زۆریش دەکا و چەوری دەردەدا و دایم بریسکە هەیە لەسەر دەم و چاوی کونیلەکانی فراوان دەبی زیبکە دروست دەکا، زیوان دروست دەکا، ئەوانە لە جۆری پێستی چەورن. پێستی مختەڵەتیش هەیە، ناوەڕاستی دەم و چاوی چەورە و لایەکانی وشکە ئەوە تێکەڵی پێدەرێ و جۆری حساسیش کە بە کەمترین مەواد و بە کەمترین بەرکەوتنی تیشک و ڕۆژ و
بە کەمترین شوشتن جاروێت تووشی سووربوونەوە خوڕان دەبێ ئەوانە لە جۆری هەستیارن بەڕاستی. بەڵێ ئەوانە کە پێستان چۆرە دکتۆرە ئێستا بێمە سەر و بابەتێکەوە کێشەی زیبکە بەڵێ بەشێکی زۆر با بڵێن خەڵک کێشەی زیبکە هەیە بەتایبەت زیبکەی ڕوخسار یاخود زیبکەی پشت کامانە کێشێکی زۆر باون پێم بڵێ ئەمانە هوکاری چییە و چۆن بتوانین چارەسەری بکەین لۆخۆی زیبکە ئەگەر بینە سەر تەمەەن هیچ تەمەنێک ینی دیاریکراونیە لە بۆ زیبکەی بەس لە عادەتەن لە تەمەنی بالغبوون و هەرزەکاری دەست پێ دەکا زیبکە بە دیار دەکەوی لە بەرەوەی هۆرمۆنات بە شێوەیەکی ینی فوجایی زیاد دەکا هۆرمۆنی سێکسە هۆرمۆنەکان ئەوانە دەبتە هۆی دەرکەوتنی زیبکە بەڵام بێجگە لەو سەبەبی دیکەش هەیە لە بۆ بە دەرکەوتنی زیبکەی جۆری خۆراک بەکارهێنانی هەندێک کرێمات و دەرمانە کە کەسەکە بەکاری دێنی هەندێک جار لێک خشاندن و جلوبەرگ و عراقکردنەوەی زۆر ئەوانەش دەبێتە هۆی قەپاتبوونی کونیلەکانی چەوری و دروستبوونی زیبکە. بەڵێ ئەمانە لە هەردوو ڕەگەز ڕوودەدا زیبکە بەس عادەتەن لە پیاوان هەندێک جار زیبکە ینی قورسترە ینی گەورەترە زیبکەکانیان ڕێژەکەی زیاترە ئاسەوار زیاتر بەجێدێلی شەرتیش نیانی هەندێک ئافرەتی شەیە بە هەمان شێوە زیبکەی زۆرە و ئاسەوار بەجێدێلی ژنانیش وابزانام ینی کێشەی هۆرمۆناتش کاریگەری لەسەر ئەو بابەتە هەیە لەسەر زیبکە تێکچوونی هۆرمۆنات بە شێوەیەکی گشتی یاخود تێکچوونی هۆرمۆنات بە شێوەیەکی گشتی بەڵام زیادبوونی ڕێژەی هۆرمۆنی پیاو لە ئافرەت وا دەکا زیبکەی لۆ دروستکە و موشی زیادکە حەدێکی زۆر بەڵێ دواتر دێنە سەر ئەوەی کە بۆ نمونە هۆرمۆناتی مو و زیادبوون و هەروە لێزەر ئەمانە لە کاتێکتر باسی دەکەن دکتۆرە با بڵێن کێشێک ترمان هەیە پەلەی ڕوخسار بە هەمان شێوە مەشکە زۆر جار لە ڕوخساردا دروست دەبێت ئەمانش کێشیان ینی چۆن دروست دەبێت بڵێن پەلەی ڕوخسار چۆن دروست دەبێت دیسانە هۆکارەکانی چییە؟ بەڵای ڕوخسار یەک لە ینی حاڵەتەکانە کە بەڕاستی چارەسەریشی هەندێک جار زەحمەتە و زۆریشی دەوێ بۆیە پێش دەستپێکردن بە چارەسەر دەبی بزانی زۆری پەڵەکەی چییە چونکە هەموو پەڵەیەک یەک زۆر نییە هەندێک جار هەندێک پەڵە هەیە ئەسڵەن نیشانە خاڵە پاشماوەی زیبکەیە یان پاشماوە هەر هەوکردنێکی پێستا یان هەندێک نەخۆشی پێستا ئەسڵەن وەک پەڵە بە دیار دەکەوی بەڵام جۆرە باوەکەی پەڵەکە پێی دەرێن میلازمە گلازمە ئەویش سەبەبی هەیە پێش دەستپێکردن بە ئیلازی بزانین سەبەبەکەی چییە ئایا سەبەبەکەی زۆر بەرکەوتنی تیشکی ڕۆژە یان بۆ ماوەی هەر لە عائیلەکەیان دەبینی چەند خوشکە کنداکە هەمویان پەڵەیان هەیە یان تێکچوونی هۆرمۆناتە جا تێکچوونی هۆرمۆنات بە سەبەبی حمل بێ یان بە سەبەبی وەرگرتنی هەندێک دەرمان و حەبەکە لە بۆ ڕێگریکردن لە حمل بەکاردێ هەندێک جارش هەندێک نەخۆشی هەیە بەڕاستی بۆ نمونە نەخۆشی غوددە و کەم خوێنی و ئەوانە ئەوەش دەبتە سەبەب لە بۆ دروستبوونی پەڵە پێش چارەسەر گرنگە کە سەبەبەکەی ببینینەوە چارەسەرکردنی سەبەبەکە لەگەڵ چارەسەرکردنی پەڵەکە بەس مشکلەک هەیە لە نەخۆشەکانی ماوانەی پەڵیان هەیە یعنی ئمە پەڵە بە نەخۆشیێکی درێژخایان حسابی دەکەین بەڕاستی و پێویستی بە عیلاجێکی فترەی زۆر ینی لانی کەم ببی 6 مانگ بۆ ساڵێک عیلاج وەربگری بۆ ئەوەی نەتیجەی باشی هەبی بەس خەڵکی ما هەمووی دەوێت بە چەند ڕۆژێک و بە مانگەک پەڵەکەی چارەسەر بکرێت لۆ زۆربەی کات التیزام ناکەن بە دەرمان بەەوە عیلاجی کە لە بۆی دادەندرێ فالۆیە دەڵێت پەڵەکەم چارەسەر نابێ ڕاستە چارەسەری زەحمەتە بەڵام ئەگەرە تو التیزام بکەی و بە وەقتی دەرمان بە چۆنیەتی بەکارهێنانی دەرمان کرێماتیان هەر ئەو طریقی کە دکتۆرەکە لە بۆ دادنێ ئەکید ئیسیفادەی دەبێ دکتۆرە پەڵە با بڵێن لە ڕێگەی کرێمەوە دەتوان چارەسەر بکەین یاخود ڕێگای تر هەبین حەسەب حاڵەتە بەڕاستی بەس باشترە بیدایەت هەر طریقەچە عیلاجی کە بتەوێ بیکەی بە کرێمات دەست پێ بکە یانێمە کە دکتۆری پێست ئەگەر بۆ نمونە بمانەوێت تەقشیریش لە بۆ نەخۆشەکەی بکەین فترەی زەمەنی بە کرێمی مۆڵعی دەست پێ دەکەین لەوەی ئیشەکەمان نەتیجەی باشتر بی چەند فترەی مانگەکە مانگونی وەکە 2 مانگە حەسەب ئەو عیلاجی کە دەیدەینێ بە کرێمات دەست پێ دەکەین دوای ئەوە دەچینە سەر طریقی عیلاجی دیکە بەس لە هەمووی گرنگتر دەبی کە ئەتو پێشەوەی دەست بە عیلاجیش بێ کە پەڵەت هەبوو دەبی التیزامێکی زۆر باش بە بەکارهێنانی دژە خۆر هەبێ ئەگەرە تو دژە خۆر بەکارهێنی هەرچە عیلاجێکی بکەیت پەڵەکەت دەگەڕێتەوە بەڵام دکتۆرە شتێکی تریشە ئەوانەی کە پەڵەیان هەیە بۆ نمونە پەڵەی سوتانە یاخود پەڵەی برینداریان هەر شتێک ئەمانە کاتێکی زۆری دەوێت تاوای چارەسەر بێ بڕاگەی بەڕێستان ینی ئایا لەم کاتەداندا بڵێن
کێم بەکار بێ یاخود دەبێت پشت بە ڕێگەی تر بوون منە لێزەر لە خۆی گرنگە ئەتو برێن سووتانیان هەر شتێکە کە لە پێست دروست دەبی پێشەوەی ببتە پەڵات و عیلاجی حاڵەتەکەت بکەی لەوەی کەمترین زیان لە پێستەکەت بدا و کەمترین پەڵە و ئاساوار دروست بکە. کە ئاساوار دروست بووی دیە و کاتە حەسەب ینی تەماشا دەکەین ئەگەر بەس پەڵەی خەفیفە لەوانێ هەر بە کرێم چارەسەر بکرێ ئەگەر ئاساوارە یان زیادە گۆشتە یان قوڵایی و چاڵایی لە پێستەکەی دروستکرێ بەڕاستی ئەو کاتە دەبی پەنابێنە بۆ ڕێگای تری ئەوجا ئەگەر زیادە گۆشتبی دەرزی هەیە لێ دەدرێ یانیش ئەگەر ئاساواری چاڵ و چۆڵیە بەڕاست دەبی لەیزەری لەگەڵ بکرێ بۆی نەتیجەکەی باشتر بێ. بەڵێ دکتۆرە بەهار لەسەر ئەو مۆزای لەسەر لێزەر بمێنەوە مادەم باسی لێزەرمان کرد بە شێوەیەکی گشتی لێزەر لە چ کاتێکدا بەکاردێ یاخود بۆ چ حاڵەتێک بەکاردێ ئێمە دەزانین کە لێزەر بۆ نمونە بۆ لابردنی موو بابرێن بەکاردێت باسێکی لابردنی مومان بۆ بکە بە شێوەیەکی گشتی و کورت و هەڵ ئەمان کاتە پێم بڵێ لێزەر بۆ چ حاڵێکی تر بەکاردەیە چ حاڵەتێکی تریان چه حاڵەتێک پێویستە لێزەر بەکاربێ بەخۆی لێزەر ئەنوای هەیە بەڕاستی هەر لێزەری مولابردن نییە هەر ئەو لێزەرێک کاسە باسم کرد لە بۆ ئاسەواری برین و ئەوە لێزەرێکی جیاوازە و جەسی ئۆتومان هەیە ئەربیەممان هەیە هەمویان درێژە شەپۆڵیان جیاوازە جۆری لێزەرەکان جیاوازە ئەوە جگەلەوەی چەندین براند و شەریکات هەیە کە جیاوازیان هەیە بەڵام لێزەری مولابردن ئەوە لێزەرێکی خاص و تایبەتە چەند جۆرێکی هەیە ینی یەک جۆر نییە بەڕاستی هەریەکان و باشی هەیە و خراپیشی هەیە و هەریەکان لەسەر جۆرەکم و پێست باشی هەیە و نەتیجەی باشە فەلەیزەری مولابردن ئەگەر بە شێوەی زانستی بکرێ و جیهازی باش بەکاربێ یعنی یەک لە شتە باشەکانە لە بواری جوانکاری بەڕاستی خەڵک لە باتیەوەی ڕێگەی دیکە بگرێتە بەر لە بۆ لابردنی مووی دەتوانانی بە جەلساتی لێزەر مووەکەی خەفیف دەکە درەنگتر دێتەوە کواڵەتی پێستەکەی جوانتر دەبی بەڵام هەندێک کەسیش هەیە ینی هەر زەڕورە لە بۆی بکە لە بەرەوەی دەبینی ئێستا ینی بە هۆکاری گۆڕانکاری لە جۆری ژیان و هەندێک گۆڕان لە هۆرمۆناتی ئافرەتان کە زۆر بووە بینی لە دەم چاوی مووی ڕق و ڕەشی هەیە بەڕاستیەوە لەوانێت تەسیر بکە لەسەر نەفسیەتی ئەو شخصە بەڕاستی ئەگەر لەیزەر دەکا و استفادە لە لەیزەرەکە دەکا ئەوە یعنی تو نەفسیەتی شخصەکەی باشتر دەبی حیاتی شخصەکە یعنی دەگۆڕی بەو لەیزەرانی استفادەی زۆرە بەس وەک گوتم ئەگەر بە شێوەی زانستی بکرێ و جیهازی باش بەکاربێ. دکتۆرە بە شێوەیەکی گشتی لێزەر بڵێن زیانی هەیە بۆ پێست بڵێن لە کاتی لابردنی موو ئەگەر جیهازی باش و بە تەریقەی زانستی بکرێ بزیانە لاوەچیەکانیان زۆر کەمە بەس بەڕاستی ئەگەرە تو دەبینی ئێستا ڕێژەی سووتان و ڕێژەی پەڵە و ئەوانە زۆر بۆ لە پاش لەیزەر لەبەرەوەی کەسی ناشارەزا جاروی لەیزەرەکەت لە بۆ دەکا لەوانەیە جۆری پێستەکەت نازانی کە قوی لەیزەرەکە چەندە لە بۆدانێ تووشی سووتان دەبی زۆر جار سووتانەکە دەگە زۆر بی دەبتە پەڵە یان زۆر جار هەیە خەڵک دەرێت چەند جەلسەی لەیزەرم کردی سوادەم نەکردیە دەبی خەلەلیان لە پێش ئەنجامدانی لێزەرەکە دەبی بزانیت خەلەلی هۆرمۆنیت هەیە یان نە دەبێ ئەوە چارەسەر بکەی ئەگەر خەلەلت نییە و لەیزەرت زۆر کردی و ئیسفادە ناکە یان دەبی جیهازەکەت باش نییە کە کردیتت یان ئەو کەسەی لە بوت دەکا شارەزا نییە چونکە بە گوێرەی جەلساتی لەیزەرە تو دەبی دەستکاری وی لەیزەر بکەی بە جێرەی پێستت بە جێرەی ڕەنگی موت دەبێ ئەو شتانە هەمووی لەگەر جەلسات گۆڕانکاری پێدا بکرێ و التزام بکرێ بە جەلسات بە شێوەی زانستی کە پێت دەگوترێت لەو فترەی وەقتەی دێەوە دەبی التزام بکەی لە بۆ ئیسفادە بکەی. دکتۆر ئەوانەی کە پێ کێشەی با بڵێن ئەگزیمانە یاخود سەدەفیان هەیە دەتوان لێزەری لابردنی موو بەکاربهێنن یاخود بیکەن لۆخۆی ئەگزیما و سەدەفیە دووشتی زۆر جیاوازن سەدەفیە ئەگەر لە حاڵەتی ئاکتیڤ بی نەخۆشەکە سەدەفیە هەیە بەڕاستی خۆی زانستیان دەتوانی بیکە بەس ئەمە کە دکتۆری پێست پێمان باشترە نیکە لەبەرەوەی هەر سووتانێک هەر زەربەیەکی زیاد لە پێست لەوانەیە ببێتە هۆی زیادکردنی حاڵەتەکەی بەلوێ ئەمە دایم ئەو نەخۆشانەی کە سەدەفیان هەیە ئیلا ئەگەر کۆنتترۆل بووبی وەقتێکی زۆر لەسەر عیلاج بووبی و کێشەی نەمابی و نەخۆشیەکەی تقریبن گایش بیتە حالەتە ستێبل بووبی ئەو کاتە دەتوانیت بەس ئەگەر دەبینەوە هەروە دەردەچی لە پێستی لە حالەتی ئاکتیڤدا نەخۆشەکەی باشترە نیکە ئەگزیما جیاوازە ئەگزیما ئەگەر زۆر برین و هەوکردنی هەبوو نیکا باشترە بەڵام ئەگەر دەبینی زۆر کەس هەیە ئەگزیمای چەوری هەیەیان وشکە بیرۆکە بە زمانی خەڵکی خۆمان پێی دەرێن ئەوانە پێستەکەی وشکە و وەقتی زۆریشە بەڕاستیەوە لەوانێت لە هەتا عمرێکی زۆر ئەو نەخۆشی هەر لەگەلیتی دەتوانی بکە بەس لە خۆی لەیزەر تەسیر دەکا پێست وشک دەکا کە طبیعەتی خۆی بە باشترە التزام بکەن بە بەکارهێنانی کرێمی شێدارکەرەوەی
تایبەت لە پاش لەیزەر لەوەی مشکلیان لۆ دروست نەبی. لێزەر کارگیری دەبێت لەسەر ئەوەی بۆ منە بگوازرێتەوە سەدەفە یاخود ئەگزیما ینی لێزەری لابردنیمەوە لە خۆی نە سەدەفە نە ئەگزیما نەخۆشی گوازراوە نین کە لە ڕێگای دەست لێدان و لە ڕێگای بەکارهێنانی ئامێری یەکتر بەڵام هەندێک نەخۆشی دیکە هەیە دەگوازرێتەوە ئەگەر بێت و ئەو ئامێرە لەیزەرەی کات و لۆ شخصێک بەکاردێنی نەخۆشی گوازراوی هەبی و لۆ بەبێ تاقیم و بەبێ گۆڕینی سەری جیهازەکان لە بۆ نەخۆشێکی دیکەی بەکاربێنی بێگومان نەخۆشی دەگوازرێتەوە بەس نەک سەدەفی و ئەگزیما نەخۆشی ترمان هەیە. دکتۆرە لێزەرکردن بە شێوەیەکی گشتی بڵێن با بڵێن لە ڕووی مووی ئەو کەسەوە دەگۆڕدرێت بۆ منە چەند جەلسەی پێویست دەبێتن یاخود بە 6 جەلسەی یان 5 چەند جەلسەی پێویستە بە شێوەیەک بەخۆی ئەوە طریق ینی ئەوە شتێکی زۆر غەڵەتەکە تو برێ نەخۆشی ئەوەندە جەلسەت پێویستە خۆی لەیزەر موو بمبڕ ناکە هەر لە عالم لەیزەرێک نییە موو بمبڕ بکە و ئەبەتنێتەوە بەس کات و گەر جیهازەکەت باشبی عادەتەن تۆ 5 جەلسێ 6 جەلسەیە مووەکانت تەواو لاواز دەبی فمابینی جەلساتت کەم ینی وەقتەکەی زۆر دەبی ینی لە باتی مانگونی وەک یان 2 مانگ جەلسە بکەی لەوانێ بتە 3 مانگ 4 مانگ جاروێ نەخۆشی وایە کە مووەکەی تەواو لاواز بووە لەوانەیە ساڵێ جارێک جەلسەکی کۆنتترۆل دەکا و ئیدامە دەکا لەسەر نەتیجەی لێزەرەکە. دکتۆرە هەندێک کەسمان هەن با بڵێن کێشەی ڕژبوونی ژێرچاویان هەیە ئایا ئەمە هۆکارەکەی چییە و چۆن بتوانین چارەسەری ئەم حاڵەتە بکەین؟ هۆکار لە بۆ ڕەشی ژێرچاو زۆرە یەک لەوانە کەم خەوی کەم خواردنەوەی ئاو وەرگرتنی ڤیتامینەکان لە ڕێمی و سەوزە هەندێک جار بۆ ماوەیە هەر لە ویراسەوە لە بۆی هاتیە هەندێک جاریش زۆر بەرکەوتنی تیشکی خۆر کەمی مادەی ئاسن مشکلەی غودە ئەوانە یان بەکارهێنانی شاشە زۆر ئەوانە هەموو دەکا ژێرچاو ڕەشبی و قوڵبی بەنسبەت چارەسەرەکان سەبەبەکە دیار بکرێکی سەبەبەکە حل بکرێ دوایەوە چارەسەر بە ژێرەی حاڵەتەکان دەگۆڕێ ئەگەر بە تەنیا ڕەشبوونی پێستەکەی بی لەوانەیە بە کرێماتیان هەندێک دەرسی هەیە حەقن دەکرێت ئەگەر قوڵایی بی بەڕاستی قوڵایی ئەگەر قوڵایی لە هەر شپنێسە لەسەر ئەو مێزەگەر چاڵایەک هەبی ڕووناچیت جوان بەبەری ناکەی فقوڵ ڕەش دیار دەبی فئەگەر قوڵایەکی زۆری هەبی بەڕاستی پێویستی بە پڕکردنەوەی لە هەندێک حالەت ئەو جەبە بەکارهێنانی چەوریە فیلەرە بۆی پەر بکرێتەوە ڕوونتر و گەشتر دیار دەبی ئەکید سەبەبەکانیش کە باسم کرد خەوی باش نییە دەبی خەوی چاکە شاشە بەکاردێنی دەبی کەمی کاتەوە یان عینەکی پارێزەر بەکاربێنی دژە خۆر بەکاربێنی ئاوی زۆر بخواتەوە گەر نەقسی مادەی ئاسن و مشکلەی غودەی هەیە دەبی دەرمان وەرگری اینجا چارەسەری ژێرچاوەکەی بکە. دکتۆرە بابەتێکی تر هەیە دەمێ بچمە ناو بابەتێکی ترەوە ئەمیش بۆتۆکس و فیلەر ئایا ئەمانە سەلامەتن یاخود زیانی هەیە؟ ئەوانە گەر مادەی باش بەکاربێ و بە طریقەی ڕاست بکرێ ینی هەندێک جار دەبێتە نیعمەتێک لە بواری جوانکاری لە بۆ شخصێک ئەنجامی دەدا بەس ئەکید مەوادی خراپ و بەکارهێنانی هەڵە کارەساتی لێ دەکەوێتەوە هەندێک جاریش. چه حاڵەتێک هەیە بۆ نمونە زیاتر کە دووچاری نەخۆش دەبێت لە کاتی فیلەرکردن بۆ نمونە ئەو کەسانی کە فیلەر دەکەن دەڵێن ئێمە جاری وایە کە فیلەرەکە دەکەین بە نیەتیەوەی 6 مانگ بمێنێتەوە بەڵام بە 1 هەفتە نەماوە ئەمە بۆ کەسێکی تر لەوانەیە ڕاست بێ 6 مانگ دروستە کە فیلەرەکەی ماوەتەوە هیچ کێشی بۆ دروست نەبووە ئەمەش دیسانەوە دەکەوێتە سەر مەوادەکە یاخود چۆنێتی ئەنجامدانەکەیتی مانەوە و نەمانەوەی فیلەر چەند سەبەبەکی هەیە بەڕاستی لە خۆی شەریکاتە کە فیلەر دروست دەکە دەرەیە فیلەری من ئەوەندە مانگایان ئەوەندە دەمینێتەوە بەس لە ناو جسمی هەموو ئینسانێک ئەنزیمەک هەیە فیلەری دەتاوێنیتەوە کە هەندێک شەخص هەیە ئەو ئەنزیمەی زۆر بەرزە فەوا دەکا ئەو فیلەرە کەمتر ببینێتەوە لە ناو جەستەی هەندێک جاریش جۆری مەوادەکە بەڕاستیە مەوادەکە نامینێتەوە ینی بەس ئەگەر ئەو کاتە قیاس نییە لەسەر یەک شخص یعنی تو لە بۆ چەند شخصێک دەکەی دەبینی هەمووی فیلەرەکەی زوو دەڕوە ئەو کاتە خەلە لە مەوادەکەیە هەندێک جاریش بە غەڵەت دانانی فیلەر توکە تو دەبی بزانین لە چ تەبەقەتی پێست ئەو فیلەرە دادنەی بە هەڵە بەکارهێنانی شیوادەکە فیلەر کەم و زیاتر ببینێتەوە لاما کاتە دکتۆرە بڵێن فیلەر بۆ ڕوومەتیش دەکرێت ئەمەش کێشەیە بۆ ڕوخسار یاخۆ هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت لە بیدایەت باسم کرد بەڕاستی فیلەر و بۆتۆکس ئەگەر لە شوێنی شیاو لۆ کەسی شیاو بکرێ کە بەڕاستی لە بۆی دانەندرا فیلەر و بۆتۆکس ئەتو تەغیری
شخص يعني وجهی شخصەکەی بکەیت تەخیری دەموچاو بکەیت بەس يعني هەندێک شخص هەیە داکەوتنی هەیە ینی قوڵبوونی هەیە لە ڕوومەتیتی لە بنچاویتی لە چەناگەیتی لە لاتەنیشتەکانی نیوچاوانیتی بە هەر سەبەبەگی بە سەبەبی باعمرداچوون یان بە سەبەبی وەزندابەزینی زۆریان هەندێک کەس بە سەبەبی نەخۆشی ئەتو ئەو خەلانەی کە لەوەی دروست بووە گەر بە فیلەر لە بۆی چاپکەی هەم شکلێکی تەبیعی و جوان لە بۆ شخصە دروست دەکەیەوە هەمیش زەرەری پێناگەینی بەس بەڕاستی ئێستا خەڵک ناحەقی نییە لە هەندێک حاڵەت لە فیلەر و بۆتۆکس دەترسێ لە بەرەوەی ئەوەندە شتی يعني ئۆڤەر و ناشرینی دیتیە يعني فیلەر لێرە ئێستا لە 150 خەڵکی لەوەی دەیکا ینی دیاربی کە فیلەری کردیە ئەو غەڵەتە یانێت تو دەبی شتێکی وا بکەی تەغیرێک لە کەسەکەی دروست بکەی بەس خەڵکەکە کە تەماشای دەکات نەزانی ئەوەندە فیلەرەی وا لە ڕوومەتی کردیە ئەوەندە فیلەرەی لە لێوی کردیە یعنی ئەگەر ئەو هات بەکاری بینی بەڕاستی ینی هەم زەرەر کەم دەبی هەمیش يعني نفسيتي أو شخصة دقورية تجاروية كخلل شي جاروي خلل ولادية لشخصكي بس كتوب بكارناني فيلر يعني بوتوكس لوي تادكي يعني حياتي أو شخصة دقوري بس بهلا بكار هنا وزياد لحد وزيادة روي كردن لفيلر براستي هم دمتاوي شخصك دقوري همش ناقرته طبيعي خوي يعني أجر فيلركش نمال جسمي ناقرته طبيعي خوي لبروي أوندي بكار هنا بيستكا وندك شاية کە فیلەرەکەش نەما داکەتن دروست دەبی پێستەکە شۆڕ دەبتەوە شل دەبی لۆیە بەڕاستی هەتا پێی دەکرێت خەڵک بە دوور کەوتەوە لە زیادە ڕەویکردن لە بەکارهێنانی فیلەر لە بەکارهێنانی ئەو مادانەی کە پڕکردنەوەی پێدەکرێت وەکو چەوریش هەتا بە هەمان شێوە دکتۆرە و فیلەرێکە بەکار دێتن با بڵێن پاشەوەی کابوون 6 مانگە یاخود هەیە 2 مانگە هەیە ینی هەر چەندێک کە دانرابی بووی کاتێک کەشی دەبێتەوە ئەمە دەچێتە بۆ کوێی ڕوخسارم بۆ منە تەناشی بوونەوەیەکی دروستە لە ناو پێست یاخود چۆنامە بەخۆی بنسبەتی زۆری ئەو فیلەرێک ئێستا بەکاردێ هالۆرنیک ئەسیدە هالۆرنیک ئەسید لە ناو جسمی خۆمان لە پێستمان هەیە بەس ئەوەی کە بە سناعی دروست دەکرێت ئەو جێڵە هەمان ئەو ئەنزیمەی کە لەسەر هالۆرنیک ئەسیدی خۆمان ئیش دەکا لە سەرویش ئیش دەکا نسبەتی زۆری ئەو فیلەرە کە وەقتی خۆی تەواو بوو یعنی نەک برێم فجعەتی بە یەکجار سەبرا و ئەنزیمە لەسەری ئیش دەکا و دەیتاوێنتەوە و جسمان هەڵی دەمژی و دەیکاتە دەر لە جستەمان نسبەتی کەمیش دەمینێتەوە بەڕاستی ئەگەر برێن ئەشایی تەنووری ئەوانە بکرێت لەوانەیە نسبەتی کەم هەرمایە بەس ئەو کاریگەریەی نامێنێ هیچ کێشەیەکی نییە بۆ منە ئەو بڕێکە دەمێنێت ئەگەر مەوادی باش من هەر تەکید لەوەی دەکەمەوە مەوادی باش و براندی ینی معقول و ئەوانەی کە ڕێگە پێدراون لە بەکارهێنان لۆ دەموچاو کێشەی دروست ناکە باشە چی بکەم بۆ ئەوەی بۆ منە ئەمە بتوانین ماوادێکی باش و یاخود پسپۆرێکی باش هەڵبژێرین چی بکەم بۆ دایم من نسیحەتی ئەو کەسانە دەکەم کە حتا سەردانی خۆمیش دەکەن کە توێ جەیەک بپرسە چلۆ بەکاردێ ینی هەیە دەچی هەر نازانی چشی لۆ بەکار هاتیە یەکسەر شتێکی لە دەموچاوی دەکەن خلاص یعنی تو بپرسە ڕسمی بگرە بابە بزانم ئەو مادەی لۆت بەکاردێ ڕێگە پێدراوە ڕێگە پێدراو نیە دوای تو فیلەری لە دەموچاوت دەکەی معقولێت تو فیلەری جسم لە دەموچاوت بکە ینی زۆر کەس هەیە بە دوای هەرزانی دەگەڕێ دەرێ لە فلان جێ من فیلەرم کرد زۆر هەرزان بوو نازانی ئەو فیلەرەی کەلۆی بەکارهاتیە ئەسڵەن فیلەری دەموچاو نییە لەوانەیە زۆر کەس فیلەری جسمی لۆ لە دەموچاو حەقن کرا ڕاستە حەجمەکی باش دەدا بەس بەڕاستی زەرەری هەیە لێ بدایم ینی ئەو مەسائلی جوانکاری ینی شەرت نییە ئەتوی لابەد و سەعر و هەرزانیەوە بی ینی کەسێکی اختصاص هەڵبژێرە با دکتۆر بێەوە ئیشەکەت لە بۆ دەکا و پسپۆر بی لەو بوارە و ماوادەکەش بزانت لە بۆ بەکاردێ ینی ڕسمی بگرا بالفعلێ بکۆڵەوە بزانە ئەو مادێ چییە لە بۆت بەکاردێ ئێستا بەڕاستی مەسالی ستیکەرەوەش هەیە حکوومەت ڕێپێدایە ڕێپێنەدایە ئەوانە گرنگە لە پێش بەکارهێنانی هەر ماوادێک لێ بکۆڵیەوە زۆر باش کاتە لێ کوڕینەوەی گشتی پێویستە بێشەوەی بچیت ئەم فیلەریان بۆ تۆکسە ئەنجام ئەکید زۆر باشە دکتۆرە چه شوێنێکی با بڵێن ڕوخسار هەیە کە ناتوانێت فیلەر بۆ بەکاربێنی فیلەر تقریبا لە بۆ هەموو جێی دەموچاو دەکرێت بەس فیلەری تایبەت یعنی ئێستا تۆ معقول نییە فیلەری ڕوومەت لە ژێر چاو بەکاربێنی یان فیلەری خەست و ڕق لە لێو بەکاربێنی لەبەرەوەی نەشاز دیار دەبی هەر شوێنێک ینی لە نەفسی براندیش ینی چەند نەوەک فیلەری دروست کردیە بە خەستی و بە تەرکیز و بە نەرمی و ئەوەی دیاری کراوە ینی ئەوەی لە بۆ بنچاوە فیلەرەکی زۆر نەرمە ئەوەی بالفعکس ئەوەی لە ڕوومەت بەکارێنەوە دەبی فیلەرەکی خەست و تۆزەک حەجمی بدا ئەوەی لە لێوە دەبی فیلەرەکی نەرم بی لە بەرەوەی لە کاتی قسەکردن و حرەکە و ئەوە مشکلت لۆ دروست نەکە
لۆ ئەو فیلەرەی کە بەکاردێ لە هەموو شوێنەی لە موچاو دەتوانانی بەکارێ بەس فلەری تایبەت بەو شوێنە. بەڵێ ئەو فیلەریش بۆ پابلن یاخود بۆ بۆتۆکس هەردووکیان بۆ پێستی چاوە وشتێکی جیاوازەیەکی نێوەکو بەکار جیاوازی نییە لە جۆری پێستەکە جیاوازی نیە هیچ کێشێک بۆ دروست ناکە کێشە بۆ دروست ناکە بەس عاتەنەوانی پێستیان وشکە زوو حساسن زۆر ینی دەبی کرێمیشە دەرکەرەوە بەکاربێنە لە بەرەوەی توش مشکلە نەبە نەگەرنا کە فیلەر کە حەقن مشکلە نیە لە مابینی پێستی چەور و کێشێنی. بەڵێ دکتۆرە زۆر باسی فیلەرمان کرد یەک کورتەی دی بدەینە بۆتۆکس بۆ گوتمان زۆربەی جار بۆ خەتی با بڵێن پیربوونی پێ دەڵێن بەکارێتن ئایا ئەمەش هەر تەنها بۆ خەتی پیربوون بەکاردیان بۆ شوێنی تر بوونمە بۆ شەخەش بەکار بێ زۆربەی جار ئەوانەی کە بیانەوەی شەخیان کەمتر بێ بۆتۆکس بۆ ئەمەش بەکاردێ هیچ با بڵێن شتر هەیە بتوانین بۆتۆکس بەکاربێنیان بۆتۆکس بەکارهێنانی زۆرە بەس ئەمەی ئەوەی کە ئەمە لە کنەمە باوە لە بواری جوانکاری لە بۆ ئەو لۆچانەیە کە لەگەر حرەکەی ماسوولکە دروست دەبی یعنی لۆچ هەیەستا لێرە ناتاین بۆتۆکس لێ بەس ئەو حرەک ئەوانەیە کە لە دەوری چاونی و چاوان دروست دەبی ئەوان لەگەر حرەکەی ماسوولکە دروست دەبی بە بۆتۆکس ئەو مادەیە کە حرەکەی ماسوولکەکانت ڕدەگری کە ماسوولکەکان حرەکەی نەکرد ئۆتۆماتیکیان لە لۆچەکان لە بۆ دروست نابی لە مەجای شەقیقەش یەک لە عیلاجە هەرە باشەکانە لۆ شەقیقی لە هەندێک عەزەڵەی تایبەت بێجگەلەوەی کە لە نێوچاوان دەدرێت لە ناو سەر و شان و ملیش بەکاردێ بەس ئەوە دەبی کەسی سپۆر بیکە بەڕاستی دکتۆری پێستیش دەیکات دکتۆری مەجای جملە عەسەبیش دەیکەن عیلاجێکی زۆر باشە یعنی جارێ بۆ 6 مانگ ئەو کەسە لە ئازاری شەقیقە نەجاتی دەبی لە بۆ بواری کەمکردنەوەی عەرەقکردنەوەش کە بەو هاوینە ئەوەش لێک لە عیلاجە نازدارەکانە کە بۆتۆکس لۆی بەکاردێ ئەو کەسە ماوەی 5-6 مانگ لە عەرەقکردنی زۆر لە بنباڵی یان لە دەستی لە پێی نەجاتی دەبێت بە بەکارهێنانی بۆتۆکس. زۆر باشە دکتۆرە بسیارێکی تر بەبیرهێنامەوە بەنسبەت ئارەقکردن کەمە وەرزی گەرمایە دیسانەوە ینی کێشە هەیە لە ئارەقکردنی ژێرباڵ چ عیلاجێک هەیە یاخودتانم بڵێم کرێم پش بە کرێم بەستین یاخود لەیزەر چ چارەسەرێک زۆر باشە خۆی لە بۆ عەرەقکردنەوەی زۆری ژێرباڵ لەخۆی تقریبا ینی هەموو کەسێک تۆزێک عەرەقی هەیە بەس ئەو کەسانی کە تەبیعی ناکەیت بە زوو خۆشردن و بە بەکارهێنانی هەندێک سپراوەی دژ عەرەقکردنەوە سەیطرە لەسەر ڕۆژاکەیان دەکەن بەس هەندێک کەس هەیە ینی لە ڕادەبەدەرە عەرەقکردنەکەی ینی ناتوانێت جلکە بە بێسراحەتی خۆی لە بەرکە لە بەرەوەی منباڵی تەڕ دەبی لەو حاڵەتانە دەست پێ دەکەین بە کرێمات بە سپرای بەوانە گەر چارەسەر نەکرا نەمانتوانی ئەو کاتە بۆتۆکس هەم عیلاجێکی زۆر باشە هەمی شتێکی بەسیتە ینی بە وەختێکی کەم دەکرێ و ئیسفادەی زۆر زۆریەکیت بەنسبەت لەیزەر لە بۆ کەمکردنەوەی مووەکانە ئەوەش تەسیری دەبی لە کەمکردنەوەی بۆن و عەرەقەی بنباڵ. زۆر باش دکتۆرە لە کۆتایی دەبسارێک ترمەوە ینی چۆن خۆمان بپارێزین لە پیربوونی و پێست یاخود چرچلۆکی پێستمان بە شێوەیەکی گشتی پیربوونی و چرچلۆتی ینی ئەساسەکی عائیلی هەیە بەڕاستی بۆ ماوەی دەوردەبینی لە زوو پیربوون و زوو بە دەرکەوتنی چرچلۆتی و جۆری پێستیش بەڕاستی ئەوانەی پێستیان سپی و کاڵە زووتر ڕۆژ تەسیریان لێ دەکا وە دەکات زووتر پیر بن پیربوون ینی ئەتوەگەر لە عمرێکی کەم دەست پێ بکەی هەندێک خۆپارێزی هەیە بیکەی وا دەکا ینی عمرێکی زیاتر بەبێ چرچلۆتی بەسەر بێ بەڕاستی یەک لە پارێزی هەرە گرنگەکان گۆڕانی ڕژێمی خۆراک و ئەو خواردنەوە و نووسن و کەمکردنەوەی بەرکەوتنی تیشکڕۆژ ئەوانە هەموو تەسیریان هەیە لە پاڵ ئەوانش ئەگەر تو دژە ڕۆژت بە مەزبوطی بەکارهێنا کرێمی شێدارکەرەوەت بەکارهێنا ئەوانە وا دەکا ینی کەسێک ئەگەر ئەو ڕۆتینانەی جێبەجێ کرد و کەسێکیش کە هیچ خۆی نەپاراز لە ڕۆژ و هیچ گرنگی بە نووسن و ئەو خواردنەوە و جۆری خۆراکی نەدا بەڕاستی لەوانێت لە نەفسی عمریش بن بەس ئەویان چرچلۆتیێکی زۆر و پێربوونێکی زۆری پێوە دیاربی ئەوی تریان کەمتر بەس کە چرچلۆتی دروست بوو زەحمەتە تو بتوانی بە کرێمات و بەوە عیلاجی بکەی ئیلا دەبێ ینی هەندێک شتی لۆ بکەی وەکو جەوز بەکارهێنانی بۆتۆکسە یانیش هەندێک جیهاز هەیە کە پێستەکە تون دەکاتەوە لەو کاتەدا دەتوانی سپادە لەوانە بکەی. زۆر باشە دکتۆرە زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سەلامت بی سپاس. دەست خۆش بمادومان کرد. سەرچاو سپاس سەلامت بی. بینەران هاتینە کۆتایی ئەڵقەکەمان بەو هیوام کە سوودی بۆتان هەبێتن تا ئەڵقەیەکی تر لە ساغ.